Hello, dear students of second grade. Today we're going to study Unit 13, Lesson 2 and Lesson 3. We're also going to study comparative adjectives. سلاوخند کار خۆشەویستەکانم ئەمڕۆ یەکەی سیانزەیەم وانەی دووەم و سێمی ئەخوێنین. هەروەها دا بابەتی گرامەش comparative adjective واتە هاوڵناوی پلەی بەراورد ئەخوێنین. با دەست پێ بکەین. Unit 13, page 64. بەشی سیانزەیەم یەکەی سیانزەیەم لاپەڕە 64 گرامە فرەندەکەتان. لەوانەی ئەمڕۆ باسی comparative adjectiveەکەین. comparative adjective چییە؟ واتە هاوڵناوی پلەی بەراورد. مەبەستمان لەمە چییە؟ This horse is big. ئەم ئەسپە گەورەیە. That horse is bigger. ئەو ئەسپە گەورەترە. This donkey is loud. ئەم گۆدرێژە دەنگی بەرزە. That donkey is louder. ئەمەیان دوورە ئەڵێ that donkey is louder. ئەمەیان دەنگی بەرزترە. ئەگەر لێتەوە نزیک بێ ئەڵێ چی؟ ئەڵێ this. بەڵام ئەگەر دوور بێ that. Big and loud are adjectives. Big و loud adjectiveن. Big واتە گەورە. Loud واتە بەرز دەنگی بەرز. هەردووکیان adjectiveن. Adjective چییە؟ Adjectives describe things or people. Adjective باسی کەسێک ئەکا یا شتێک وەصفیەکە. بۆ نموناڵێ ئەو ئەسپە چییە گەورەترە. ئەو گوێدرێژە دەنگی بەرزترە. وەصفی کێ ئەکات؟ وەصفی گوێدرێژەکە و ئەسپەکە ئاکات. Bigger and louder are comparative adjective. خۆی بیگە. تۆ چی؟ ئیئاری پێواکەی. لاودە ئیئاری پێواکەی. کە ئیئارە پێوە کرد پێوترێ چی؟ کەوتە بیگە یان لاودە ئەبێ بە comparative adjective. We use comparative adjectives to describe the differences between two things or people. باشە ئێمە بۆچی comparative adjective بەکارەهێنین؟ بۆ ئەوەی باسی جیاوازیەک بکەین لە نێوان دوو شتا. بۆ نموناڵی ئەم ئەسپە جوانترە لەوە. ئەم کەروێشکە بچووکترە لەوە. بەراوردیانەکەی بە یەکتر. We make the comparative adjective by adding er to the end of the adjective. ئێمە comparative adjective دروستەکەین بە دانانی er لە کۆتایی adjectivەکە. بۆ نمونە small smaller. بچووک بچووکتر er یەخەیتە سەر. fast faster. fastەکە er یەخەیتە سەر. loud louder. slow slower. quiet quieter. ئەمانە هەمووی لە دەفتەرەکەتانە بنووسنەوە. Be careful. Sometimes the spelling changes. بەڵام ئاگادار بە. هەنێ جار spelling ئەگۆڕێ. بۆ نمونە big کە ئیئارە خستە سەر ناتوانی هەر ئاوا بڵێیت bigger. ناتوانی. ئەبێ جیەکە چی لێ بکەی؟ لەتر جیەکە بکەی بە دوودانە. ئەبێ بڵێ big جیەکی تر ئەنجاری ئار. big ئەبێ بەم شێوەیە بیکەی. We use this and these to talk about people and things that are near us. ئێمە this و these بەکارهێنین بۆ باسکردنی شتانی کە نزیکن لێمانەوە. ئەگەر شتەکە تاک بێ this بەکارهێنی. بۆ نمونە یەک قەڵەمە لە بەردەما بێ ئەڵێ this. ئەگەر چەند قەڵەمێک بێ ئەڵێ چی؟ these. بۆ دوور چی بەکارهێنین بۆ شتێک کە لێمانەوە دوور بێ؟ that و those. To talk about people and things that are far from us. کەواتە ئەگەر نزیک بێ لێمانەوە this و these. ئەگەر دوور بێ that و those. that بۆ یەک شتە کە دوور بێ بۆ یەک کەسە یەک شتە کە دوور بێ. بەڵام those بۆ چەند شتێکە کە دوور بێ یان بۆ چەند کەسێکە کە دوور بن. this بۆ نزیکە یەک دانەی نزیک. these بۆ چەند دانەیەکی نزیک. that یەک دانەی دوور. those چەند دانەیەکی دوور. بۆەوەی جوانتر لە بابەتەکە تێبگەین سەیری ئەم ڕاهێنانانە بکەن. Circle the comparative adjectives. بازنەبێنە بە adjective comparative-ەکانە. ئەو adjectivانەی کە پلەی بەراوردن. چۆن نەزانی ئیئاری پێوەیە. بۆ نمونە this horse is big.
The cow is bigger. Bigger ka ER پێوەی خیتە بازنە. دووەم دانە ئەمەیە. The horse is quiet. The cow is quieter. کامیانی بۆ بێ ئەمەیکە ER کەی پێوەیە. The hen is loud. The goose is louder. کامیان ER پێوەیە ئەویانە خینە بازنە. ئەویان comparative. The donkey is slow. The cow is slower. ڕاهێنانی دووەم دوو ڕەسممان هەیە بەراوردیانەکەین بە یەکتر. ئەڵێ چی؟ This cow is bigger. مانگاکە گەورەترە. ئەنووسی A. دووەم. This animal is smaller. ئەڵێ ئەم گیانلەبەرە بچووکترە لەوەی تریان. کامیان بچووکترە؟ ئەم لەو بچووکترەیە ئەو کەڵەشێرەکە بچووکترە. کەواتە لێرە ئەنووسین چی؟ پیتی کەڵەشێرەکە ئەنووسین. B. Number 3. This horse is louder. ئەڵێم ئەسپەیان دەنگی بەرزترە. کامیان دەنگیان بەرزترە؟ A or B؟ ئەمە هەر خۆشی دەنگی بەرز کردوتەوە. B. چوارەم و پێنجەم ئەم دوانەی تریش بە هەمان شێوەی من شیکاری بکەن. ڕاهێنانی سێم. Complete these sentences. ڕستەکان تەواو بکە. Use adjectives in brackets. Adjectivەکان بەکاربێنە. Number 1 ئەم ڕسمەمان هەیە. ئەڵێ the goose is bigger. ئەمیان گەورەترە لەویان. Number 2 کامیان گەورەترە؟ The sheep. The sheep is louder. گەورەترە ئەی دەنگی کامیان بەرزترە لێرە هی دەنگمان هەیە. کامیان دەنگی بەرزترە؟ طبعاً شیپەکە ئەم هەر جریکەیەکی بچکۆلانەی هەیە. کەواتە ئەڵێ the sheep is loud. لاودەکە ئەنووسی کە خۆی پێیاوی. لاودەکە ئەنووسی بەڵام چی ئەخەیتە سەر؟ ER. The sheep is louder. باشە باوکەکە. Number 3 گوتمان هەیە. لەگەڵ چی؟ لەگەڵ هێن. با بڵێن هێنە. گوتمان هەیە لەگەڵ هێنە. ئەڵێ چی؟ slower. کامیان خاوترن ئەم دوانە؟ لێرەیە کامیان بچووکترە؟ لێرە کامیان خێراترە؟ لێرە کامیان درێژترە؟ بە هەمان شێوەی ئەمەی کە من کردم ئاجکتفەکان نووسیتەوە ER یەخەیتە سەر لێرەش ئاژەڵەکە هەڵەبژێری. Comparatives with than. The horse is bigger than the donkey. ئەڵێ چی؟ ئەسپەکە گەورەترە لە. گەورەترە لە گوێدرێژەکە. We use than after a comparative adjective. ئێمە than بەکارەهێنین لە دوای comparative adjective when we compare one thing directly with another. کاتێک ئێمە بەراوردی شتێکەکەین ڕاستەوخۆ بە شتێکی تر. بۆ نمونە با ئەم ڕاهێنانە هەڵکەین بۆی باشتر لێی تێبگەین. Tick the correct one. صح بە لە ڕاستەکە. دوو کچمان هەیە لەگەڵ کوڕێکە. ئەمە باڵای لە هەمووی بەرزترە ناوی لیلیە. ئەمە ئان. ئەمیش ناوی چە؟ ناوی بۆبە. صحین لە ڕاستەکە. یەکەم داناڵێ Anne is older than Lily. ئەڵێ ئان باڵای بەرزترە لە لیلی. نە ئەمە غەڵەتە. Anne is younger than Lily. Anne مناڵترە گەنجترە لە لیلی. وایە ئەم مناڵترە. Number 2 Lily is older than Bob. Lily گەورەترە لە Bob. ئەمە یەکێکیان. ئەوەی تریان ئەڵێ Bob is older than Lily. ئەڵێ Bob گەورەترە لە لیلی. کامیان گەورەترن؟ لیلی گەورەترە. کەواتە ئەڵێ چی؟ Lily is older than Bob. Lily گەورەترە لە Bob. Number 3 Lily is shorter than Anne. Lily لە Anne بچووکترە. وایە؟ نەخێر. Lily is taller than Anne. Lily لە Anne درێژترە. Number 4 Bob is shorter than Lily. Bob لە Lily بچووکترە. وایە ڕاستە. Bob لە Lily بچووکترە. Bob is taller than Lily. Bob درێژترە لە Lily. نەخێوانیە. ئەمانە ڕاستەکانن. ڕاهێنانی پێنجەم.
ئەمەی ئەوەیایەتە تێ تۆش ڕستەی پێ دروستەکەی بۆ نمونە بۆب یۆنگ ئان ئەبێ بڵێ بۆب گەنجترە لە لیلی بۆب is younger than ئان سەرکەن نمبەر 2 چۆن شیکارەکەین ئەبێ بڵێ ئان کورتترە لە لیلی ئان is لە دوای ناوەکە is بەکارێنی ئان is ئەنجامە ئەوەی ناوڕاستیان ئەنووسیتەوە ئارێکی یەخەیت لەسەر Anne is shorter than Lily. لە دوای ئەمەی کە ئارەکە و لە سەرداناوە ئەنووسیتی than اینجا ناوەکە ئەنووسیتەوە Anne is shorter than Lily. Number 3 ئەبێ بڵێ Bob بچووکترە لە Lily. Bob is لە دوای ناوی بۆب ئسەنووسی لە دوای ناوی کەسەکە ئسەنووسی بۆب ئس ئەمە ئەجکتفەکەیە بێت چی بخەینە سەر بێت ئاری بخەینە سەر بۆب ئس سمۆڵە ئەی لە دوای ئەم چی بنووسین ئەبێ than بنووسین بۆب ئس smaller than Lily. لە دوای ئەو conjunctionمان هەیە the conjunction and the horse is big ئەسپەکە گەورەیە it is bigger than the donkey گەورەترە لە گوێدرێژەکە and هەروەها it is bigger than the sheep گەورەترە لە چی لە مەڕەکەش بۆ ئەوەی دوورستە بێ کۆ بنووسێنی and لە نێوانیانە بەکارەهێنی Alison is bigger than Jenny. Alison گەورەترە لە Jenny. And she is louder than Jenny. دەنگیشی بەرزترە لە Jenny. دوو ڕستەی وتو یەکەمیانەڵە گەورەترە دووەمیانەڵە دەنگی بەرزترە. لە نێوانیانە چیمان بەکارێناوە and بۆچی بەکارێنین بۆ ئەوەی دوو ڕستە بەیەکەوە بنووسێنین. And is a conjunction, a linking word and conjunctional linking word. We can use it to join two sentences together to make one sentence. ئێمە and بەکارەهێنین بۆ ئەوەی دوو ڕستە بنووسێنین بەیەکەوە بیکەین بە یەک ڕستە. Look at page 66. سەیری لاپەڕە 66 بکە. True or false ڕاستە یا غەڵەتە. Write true or false بنووسە ڕاستە یان بنووسە غەڵەتە. ئەڵێ چی؟ Anne is younger than Bob. ئەڵێ Anne بچووکترە مناڵترە لە Bob. And she is bigger than Lily. ئەڵێ Anne بچووکترە لە Bob و گەورەتریشە لە Lily. ئایا ئەم بچووکترە لە Bob گەورەترە لە Lily؟ نەخێر. کەواتە ئەمە ڕاستە یان غەڵەتە؟ غەڵەتە. ئەنووسین چی؟ false. Lily is taller than Anne. Lily باڵای بەرزترە لە Anne. Lily باڵای بەرزترە لە Anne. دایری ڕاستی وتووە. And she's taller than Bob. ئەڵێ Lily لە Anniش و لە Bobیش باڵای بەرزترە. ئەمە چییە؟ true. سەرکەن لە نێوان ڕستەکانە چیمان هەیە؟ andمان هەیە. بۆی دوو ڕستە بنووسێنی بەیەکەوە. Bob is older than Anne and he is older than Lily. Bob is older than Anne and he is older than Lily. Bob لە هەردووکیان گەورەترە. وایە؟ نەخێر لە هەردووکیان بچووکترە. کاتە ئەمەش false. سەیری ئەم ڕستانە بکەن. Anne is younger than Bob. ئەمە ڕستەیەکی تاوە. Anne گەنجترە مناڵترە لە Bob. She is bigger than Lily. گەورەترە لە Lily. لە نێوان ئەمانەیە بۆی دوو ڕستە بەیەکەوە بنووسێنین یەک ڕستەمان هەبێت چی بەکارەهێنین؟ and. کۆتا ڕاهێنان. کە سەریەکەی وازانی زۆر قورسە بەڵام ڕاهێنانێکی زۆر خۆشە. با بزانین چۆنە. Write and to join the sentences. ئەڵێ and بنووسە بۆی سنتەنسەکان بەیەکەوە بنووسێنیت. من دووەم دانتان بۆکەم بە جوانی گوێم لێ بگرن. Anne is younger than Lily. ئەمە سنتەنسی یەکەمە. Bob is younger than Anne. ئەمە سنتەنسی دووەمە. بۆبیش لە Anne چییە؟ چیترە؟ مناڵترە. Anne is younger than Lily. خۆی یەکەمی بۆ نووسیوی. Anne لە Lily مناڵترە. ئەبێ ئەندێک بنووسی. And
بەڵام ئەگەر لێبێ نوقتەکە نابێ دانیتەوە کە ئان دنووسی نابێ نوقتە لە پێشێوە هەبێ نابێ خاڵ هەبێ لە پێشێوە. Anne is younger than Lily and جا ڕستەی دووەم یەکسەر وەکو خۆیان نووسیتەوە. Bob is younger than Anne. بە سێمیش بکەین بەیەکەوە. Open the window, close the door. پەنجەرەکان بکەرە و دەرگاکە داخە. دوو ڕستەی جیایە. پەنجەرەکە بکەرەوە دەرگاکە داخە. لە نێوانیانان خاڵە هەیە نوقتەوە هەیە. Open the window. یەکەم وەکو خۆی ئەنووسیتەوە. چی داهانەی لە نێوانیانە؟ and. ڕستەی دووەم وەکو خۆی ئەنووسینەوە. close the door. Open the window and close the door. ئەم سیانەی تریش ئێوە ژۆک و منەکەن and دا ئەنێن و ڕستەی دووەم وەکو خۆی ئەنووسنەوە. بەڵام ئاگادار بن لە پێش and بە هیچ شێوەیە نابێ خاڵدا بنێ. Lesson 2 Grammar وانەی دووەم Grammar page 97 لاپەڕا 97. Comparative adjective ئەوەی کە لە grammar friend خوێنمان. This cow is bigger than that cow. ئەم مانگایە لەمە گەورەترە. This sheep is smaller than that sheep. ئەم مەڕە لەو مەڕە بچووکترە. Bigger ئەمە comparative adjectiveەکەیە. Smaller ئەمە comparative adjectiveەکەیە. لە دوای comparative adjective چیمان هەیە؟ دانمان هەیە. گەربراوتکەی لە نێوان دووشتە. اینجا number 3 ئەم بۆکسەمان هەیە. لە ناو بۆکسەکە چەند نووسینێکمان هەیە 4 دانەمان هەیە. تۆ بێ بۆی هەڵبژێری. بۆ نمونە یەکەم دانەڵێ The horse is the goat. ئەسپەکە چیترە لە گەوتەکە؟ گەورەترە. ئەڵێ bigger than. Number 2 The girl is blank the boy. کچەکە چیترە لە کوڕەکە؟ دەستی وای لێ کردووە. کچەکە باڵای بەرزترە درێژترە. کامیان ئەڵێ درێژترە لە؟ taller than. درێژترە لە. taller than درێژترە لە. کاتە لێرە ئەنووسی tall ئیئارەکەی پێواکەی دانیش. The girl is taller than the boy. کچەکە درێژترە لە کوڕەکە. The boy is blank the girl. ئەی کوڕەکە چیترە لە کچەکە؟ کوڕەکە بچووکترە. ئەگەر بڵێ بچووکاڵێکی shorter than. shorter than. The boy is shorter than. کوڕەکە بچووکترە لە کچەکە. The boy is shorter than the girl. Number 4 The sheep is blank the cow. مەڕەکە چیترە لە مانگاکە؟ گەورەترە بچووکترە درێژترە چییە؟ گەورەتر نییە. درێژتریش نییە. لەو کورترە بەڵام تۆ بێ بڵێ چێوێ بڵێ بچووکترە لەو. کەواتاڵێ The sheep is smaller than the cow. smaller than. کەواتە دووەم دانە taller than. سێم دانە shorter than. Number 4ish smaller than. The boy is shorter than the girl. The girl is, the goose is, the hen is. ئەم ڕایەنانە سپیکینە. بەڵام لە برەوەی لە پۆلانین بەیەکەوە ئەبێت ئێوە چی بکەن لە جیاتی ئەمە؟ لە دەفتەرەکەتانە یەکی سێ ڕستەم بۆ بنووسن. سێ ڕستەکە چی بێت؟ هەر یەکە یەکێک لەم سیانەی تیا بەکار هاتبێتە سێ دانە لەمانە بەکاربێنن. بەدڵی خۆتان شت بڵێن. بۆ نمونە ئەڵێن The cow is bigger than the hen. مانگاکە گەورەترە لە مریشکەکە. باشە یان ئەتوانن بڵێن ناوی دوو کەس بڵێن Shad is taller than Shay. شاد لە شایی باڵای بەرزترە. Shad is taller than Shay. ئەگەر بڵێ باڵای کورتترە بچووکترە. بۆ نمونە دوو کچمان هەیە یەکێکیان بچووکترە لەوەی تر. Soma is shorter than Zainab. Soma لە Zainab بچووکترە. کەواتە چی ئەەکەی دەفتەرەکەتە هێنی سێ ڕستە ئەنووسی سێ دانە لەمانە هەڵەبژێری و خۆت شتی بۆ دائنی. ئەتوانی بێگیان لەبەر بیکەی ئەشتوانی باسی کەسێک مرۆڤێک بکەی. 137. Listen and point. Loud. Quiet. Fast.
slow. Quiet. Loud. Slow. Fast. Listen and repeat. Loud. Quiet. Fast. Slow. Listening 138. Listen and sing on the farm. The chick is quiet on the farm. Cheep, 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 says the chick. The chick is quiet on the farm. Cheep, cheep, cheep. The hen is louder than the chick. Cluck, 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 says the hen. The hen is louder than the chick. Cluck, cluck, cluck. The goose is louder than the hen. Honk, 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 says the goose. The goose is louder than the hen. Honk, honk, honk. The cow is slow on the farm. Clop, clop goes the cow. The cow is slow on the farm. Clop, clop, clop. The goat is faster than the cow. Clip, clip, clip goes the goat. The goat is faster than the cow. Clip, clip, clip. The horse is faster than the goat. Trot, trot, trot goes the horse. The horse is faster than the goat. Trot, trot, trot. وانەی سێم چوار وشەی چوار ئادجکتیفی تازەمان هەیە. ئەمانیش چین؟ loud, quiet, fast, slow. ئابزانین واتەی ئەمانە چییە؟ loud واتە دەنگ بەرز، دەنگی زۆر بەرزە. quiet واتە نزم. fast خێرا، slow خاو. ئەمە لە دەفتەرەکەتان بنووسنەوە، بەڵام لەسەرەوە هەتا خوارەوەنە. یەکی سێجار. لە ناوڕاستیشیانە ئەوە زۆر بێگەکەی ئەمانە عەکسی یەکترن. بەرز نزم. سەریع واتە خێرا خاو. خێرا خاو بەرز نزم. لە ئێگزامە لە ئیمتیحانە گەر بۆتان هاتەوە من ئەنووسم لاوت لەو بەربۆشایی یەکەم تۆ بێ بنووسی کوایەت کەواتە بێ بە سپێڵیشەوە بیزانن. وەرکبوکەکەتان لاپەڕا 97 page 97 بکەنەوە. ئەبێ چی بکەین؟ بیکەین بە comparative adjective. big ئەڵێی بیگەکان نووسی ئیئاری پێواکەیت و then big bigger than. small لەمانە کامێ shorter than, taller than, smaller than. ئەمەی بۆ بێت ئەنووسی smaller than ئەخردانەی بۆ بێت. سێم و چوارەمیش کامیانی بۆ بێ بۆی هەڵبژێرە و داین. write the opposites then write the sentences. ئەڵێ عەکسەکەی بنووسە. عەکسی big چییە؟ bigger تۆ بێ بنووسی عەکسەکەی و کەدانا بێ ئیئاری پێواکەی. tallە عەکسی tall چییە؟ عەکسی گەورە چییە؟ عەکسی درێژ چییە؟ اینجا چەند ڕستەیەکمان هەیە. a horse is bigger than a goose. ئەسپەکە گەورەترە لە قازەکە. a goose is ئەبێ بڵێ چی؟ ئەبێ بڵێ بچووکترە لەو. ئەگەر بڵێ بچووکترە لە ئەڵێ چی؟ number 2 Rosie درێژترە لە Billy. Rosie is taller than Billy. ئەگەر بڵێ Billy بچووکترە ئەڵێ چی؟ Billy is چی بچووکترە لە چی پێ ئەوترێ؟ بینووسە. پیزاکە گەورەترە لە ساندویچەکە. A pizza is
ئەڵێ گەورەترە لە a pizza is bigger than a sandwich. اینجا دوایش ئەڵێ ئەمیش بچووکترە لە پیتزاکە. دوای ئەوە چین بۆ لاپەڕە 98. Find and circle the words. بیدۆزەرەوە بازنەی پێبێنە. 4 وشەی تازەمان خوێن. Slow, fast, quiet, loud. خۆی فاستی دۆزیوێتەوە و خەتی پێهێناوە. تۆش دانە بیان دۆزەرەوە و خەتی پێبێنە. Number 2 ئەم بۆکسەمان هەیە ئەم وشانەی تایە. باشە گووسەکە چییە؟ دەنی بەرزە ئەو لاودەی بۆ بێ. شیپەکە چییە؟ سەریعترە خێراترە. ئەگەر بڵێ خێراتر چی پێ ئەوترە لەمانە؟ لێرە بینووسە. کاو مانگاکە خاوترە. ئەگەر بڵێ خاوترە کامەی بۆ بێ لەمانە؟ ئەی هێنەکە چیترە؟ دەنگی کەمترە لە قازەکە. دەنگی کەمترە نزمترە. کامیانی بۆ بێت لە وسیانە یەکێکیانی بۆ هەڵبژێرە. Number 3 look and write. سێرکە و بنووسە. The goose is louder than the hen. قازەکە دەنگی بەرزترە لە چی؟ لە هێنەکە. The sheep is the cow. شیپەکە چیترە لە مانگاکە؟ خێراترە. ئەڵێ the sheep is faster than خێراترە لە مانگاکە. 4 ئەڵێ مانگاکە خاوترە لە شیپەکە. گەر بڵێ خاوترە ئەڵێ چی؟ ئەگەر بژڵێ هێنەکە چیترە لە گووسەکە دەنگی نزمترە کامیانی بۆ بێ. ئەڵام بێت دانیشی لەگەڵا بێت کە تۆ بەراورد دەکەی لە نێوان دووشتە. ئەمانەش هۆمۆرکی ئێوەیە بۆ وانەی داهاتوو ئەوانەی کە من نەم کردووە. بەم شێوەیە هاتینە کۆتایی وانەی ئەمڕۆمان. هەر پرسیارێکتان هەبوو لە کۆمنت بۆم بنووسن هەتاوەکو وانەی داهاتوو. کاتێکی خۆش بۆ هەمووتان. خواتان لەگەڵ.